بەڕێز کۆڤان بەخێرهاتیەم کاتت باش. زۆر سپاس ئەو کاتە باشتر. بەڕێز کۆڤان داتاکان جێ دڵخۆشی بوو ینی لە ئاستێکە کە ئێوە قەناعەتتان پێی بێ بەلاتانەوە باش بێ بەدڵنیایە ئەو داتانێک کە جەنابتان باستان کرد کە لە بەڕێوەبەراتی پشتیمان بەشی ئامارمان هەیە لەوێ پلاندانان و ئامار ئەو داتانی ئەوەیە ئەو مۆڵەتانێک کە ئاماژەت پێدا تامان مۆڵە سێ جۆرمانەیە مۆڵەتی سەرەتایی مۆڵەتی ژێر دامەزراندن مۆڵەتی ئەوەی کە بە تەواوی دامەزراوە ئەوەی بەشێک لەو مۆڵەتانە سەرەتاییە سەرەتای ئەو مۆڵەتەیە کە هێشتا ئامریکای نێنەوە بە پێی یاسا ڕێکخراوە دەتوانێت ماوەی بۆ دیاریکراوە لە ماوەی 3 ساڵ دەتوانێت ئامێرەکان بێنێت بەشێکی ئەو مۆڵەتانەیە کە ئاماژتان پێکرد ئەوەیە ئەوەی تر ئەوەیە کە ژێر دامەزران ئەو کارگانەیە کە ئامێرەکانی هێناوە بەشێک لە کارەکان کار دەکەن بەشێکیان هێشتا کاران نەکردەوە دامەزراوە چاوەڕێوە دەکەن کە زەوی پێ بدەریان بۆی تۆ ئەو ڕێکارە یاسایی تر کە تەواو بکات و بەشێکی لەو کارگانە کە تەواوکردنی بۆ کراوە و کار دەکات و بەرهەمی هەیە بە تەواوی. باشە ئەو کارگانەی کە ئێستا بەرهەمی هەیە بە تەواوەتی و ئەوانەی دیکەش کە لە تۆم یاخۆ بڵێن لە کاتی مۆڵەت وەرگرتندان هەر بەگشتی ڕویان لە زیادکردن کردووە من ئاماژەم بۆ کرد کە لە ئاستی تەمۆحی ئێوەدایە یان بەنیازن پلانتان هەیە کە زیاتری بکەن وە گرنگیش بە کام سێکتەرە بن لە ناو پیشەسازیدا. تاوان بەهۆی ئەو بار و دۆخێکی ئێستا هەرێمی کوردستان پێدا دەپەڕێت بە تایبەتی لە بارە ئابوووریەکەی کە ئەو کێشە گرفتانی لەگەر حکوومەتی اتحادی فیدرالی هەیە تاسیری هەیە لەسەر هەموو بارەکان و بەشێش لەسەر پیشەسازی بەڵام ئەوەی جێ خۆشحاڵی ئەوەی کە ئێستا هەیە لە پێشکەوتندا زۆر باشە بەڵام دەبی هەوڵدەین وەکو حکوومەت وەکو هەموو لایەنە پەیوەنددارێکە بتوانین پشتگیری کەرتی پیشەسازی بکەین کە هەروەکەوەی کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە لە پەیامی حکوومەت ئاماژەی پێکردووە لە باری کشتتوکاڵی و بەرهێنان و پیشەسازیە ئەمە بینە سەر پیشەسازیەکە چکەوە هەروەکو هەموو لایەک دەزانێت پیشەسازی کۆڵگەی ئابووری هەموو وڵاتێکە وە دەبی هەوڵ دەین بە هەموو شێوەیەک پشتگیری پیشەسازی بکەین پشتگیری پیشەسازی بکەین لە هەموو بارەکانی بۆ زیاتر بتوانین گەشە بکاتن و زیاتر بتوانین کارگەی زیاتر دابمەزرێت. واتە ئەوەتانەوە لە هەموو بوارەکانەوە کویەک پاڵپشتی بکەن و گرنگی پێبن. طبعا بە دنیای ئەوەی کە ئەمە دەمانەوێت زیاتر هەر ئەمەنینە حکوومەت پلان دادنێ و وەبەرهێنەر و خاوەن پرۆژەکانیان پێشکەش دەکەن بەڵامە بەرچاوڕووی دەرێت زیاتر لە کام بوار دەتوانێت کەرچی ئابوووریەکەی باشتر بێتن و کارەکەەکە سەرکەوتن بەستن بە سروشت و ژینگەی کوردستان کام جۆرە پیشەسازیە باشترە بێ و برەوی زیاتر پێدرێ. هەرێمی کوردستان پێویستی بە هەموو بوارەکانە ئەو دەگەرێتەوە ڕێژەی لەوانەیە ڕێژێک لەوە زیاتر لەوە کەمتر بێتن بەڵام ئەمە پیشەسازی باوە لەبی نەکەم پیشەسازی لە هەرێمی کوردستان و لە عێراق بە شێوەیەکی گشتی لە مامناوەند و بچووک و تازە هەندێک کارگەی گەورەتر دروست بووە ئەگەنا لە هەموو بوارەکان پێویستمان پێ بەڵام لەوانەیە لە هەندێک بوارەگمە بۆ نمونە بهێنەوە لە بواری شیش و چەمەنتۆ هەرێمی کوردستان باشترین کارگە و چەندین کارگەی ئەگەر بێنە سەر چیمەنتۆ زیاتر لە 12-13 کارگەی باشی هەیە کە هەموو اکتفای نەک هەرێمی کوردستان عێراقیش دەکا بە زیادە وەروها لە بواری شیش هەر ئەوەیە جگە لەوەش ئەگەم بێنە سەر بوارەکانی تر لە بواری پاکەرەوەکان بە هەموو جۆرەکانیەوە کە اکتفایکی زیاتی هەیە نەکەر بۆ هەرێم بۆ دەتوانانی بەشێکی زۆریش تەمان بەو بەرهەمانە و کاڵانە بۆ ناوەڕاست خواری و عێراق بنێرێت و جگە لە زۆر بواری تر دەتوانانی باسی کە بواری خۆراکی لە کچی زنان و قوتوکردن بواری دەرگای دارکە ئەمە چەندین کارگەمانەی ڕۆژانتوان هەزاران دەرگا بەرهەم بێنن وەروها لە بواری دارتاشی مۆبیلیات و مەطبەخ کە بە شێوەیەکی گشتی تەواوی کۆنتترۆلی بازاڕیان کردو لە عێراق ئەمەش دەتوان بەرهەمەکان هەموو بەڕەو ناوەڕاست خوار و بێنە و زۆر بواری تر هەیە کە توانین ئاماژەی بەپێی ئەو کاتێک کارگە گەورەکان لە چه بوارێکدان وە لەکوێن؟ کار گەورەکان لە ئاستێکی زۆر باشدایە بە تایبەتی ئەوەی ئاماژەم پێدا چیمەنتۆ شیش خشت بلۆکی 15 دارتاشی پاکەرەوەکانمان جگەلەوە لە ئەلەمینیۆم کە ئەلەمینیۆم جام کە کارگەی باشمان هەیە لە بوارە و زۆرترین کارگە ئەوانە کە بە شێوەیەکی باش بەرهەمیان هەیە و بەردەوام کار دەکەن. باشە ئەو کارگانەی کە لە هەرێمی کوردستانان کارەکەن بە شێوەیەکی تێگڕا پێویستیان بە چەند دەستی کارە جا بچووک مامناوەند یاخود گەورە ئەوە دەگەرێتەوە سەر کەرچی ئابووری ئەو کارگە هەیە لەوانێ بە 10 کەس بەڕێوە بچێوەڵا کارگەش هەیە لەوانێ بە 200 کەس پێویستی زیاتر 200 کەس هەلی کار و دەستی کار هەیە بۆی بەڕێوە باتن. باشە پلانەکانتان چیە بێ بۆ 2024 بەڕێوەبەرەتیەکەتان؟ پلانی 2024 تەمان ئەمە وەزارەتمان ساڵانە پلانی هەیە و بەڕێوەبەرەتی گشتیشمان پلان دادنێن بەپێی ساڵ بە ساڵ بە دواداچوون دەکرێتەوە بۆ ئەو کارگانە چەند کارگە دامەزراوە لە چ بوارێک زیاتر پێویستمان پێەیە
هەوڵ دەدەین لەو بارێکە زیاتر پێویست پێ بۆی کەرچی ئابوورەکەی باش بێت کارەکە سەرکەوتن بێنێتن ئەمە زیاتر ڕێنمایی خاوەن پرۆژە دەکەن کە لەم بوارە کار بکات. باشە کەرتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان هاوشێوەی کەرتی پیشەسازی گرنگێکی زۆری پێدرێ و بەرهەمی ناوخۆمان زۆر باشە بە تایبەت بەروبوومە کوشتتوکاڵیەکان. تا چەند توانیوتانە لە ڕێگەی کەرتی کوشتتوکاڵەوە گرنگی زیاتر بە پیشەسازیکردنی ئەو بەرهەمە کوشتتوکاڵیانە بن و لە چه ئاستێکیشدایە؟ ئەو کەرتانە تەمان هەموو کەرتی پیشەسازی بە تایبەتی تەواوکردن لەگە کەرتی پیشەسازی. کەرتی کوشتتوکاڵی بەورە کەرتی کوشتتوکاڵی کاتێک بەرهەمەکە دێتە سەر زەوی و دەبێتە بەرهەم پێویستی بوێ بە بازارە ئایا بە بازار بەفرێشی وەکو خۆی بفرۆشە دیان بکرێتە بەشی پیشەسازی لە قوتوب بندریان لە چیز بندرێتیان پاکێز بکرێت بنێت بۆ ناوەڕاست بۆ دەرەوە یان بۆ دەرەوەی هەرێمی کوردستان هەروەکو لە ماوەیە بینیمان کە چەندین بەرهەم بۆ دەرەوە هەنار دەکرا. باشە کاکۆڤان زۆر جار باس لەوە کرێت کە سلێمانی و ناوچەی بازیان بە ناوچەیەکی باشی پیشەسازی ناوە برێ ئەمە پشتڕاستەکەنەوەیەوە؟ هەموو ناوچەکان هەرێمی کوردستان بەپێی جوگرافیەکە و بەپێی ئەو ماوەدە و کەرستێک لە ناخی زەویان لەسەر زەوی هەیە تێیدا هەیە. ئەوەی کە زیاتر مەسەلە بۆ نمونە چیمەتۆ زیاتر لە ناوچەی سلێمانی و دەوروبەری سلێمانی هەیە بۆ نمونە ناوچ گەچ لەوانەیە لەوێ زیاتر بێت لەوەی لە هەولێریان لە دهۆک زیاتر بێت. بەڵام هەموو هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە هەموو کەرستەیەکی خاکە بتوانین بەکاری بێنین و کارگەرێسە دروستکەین و بەرهەمی لێ دروست بیتن. باشە چ پاڵپشتیەکتانە بێت بۆ خاوەن کارگەکان یاخود بۆ کەسانی کە یانەوێت پیشەسازی بکەن بە تایبەت لە کەرتی خۆراکدا چونکە ئەزین جوتیاران بەروبوومێکی باشیان هەیە و ئێستش گرنگی زیاتری پێن ئێوە پێیانەڵەن چ پاڵپشتێکیانەکەن؟ پاڵپشتیکردنی کەرتی پیشەسازی تەنها بە بەڕێوەبەراتی گشتی پیشەسازی ناکرێت تەنها بە وەزارەتمان ناکرێت دەبێت ئەمە هەمە لایەنە بێت بە هەموو لایەک و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بەڕێزیان ڕاستەوخۆ و پشتگیری تەواوی هەموو بوارەکانی پیشەسازی بکاتن چونکە پێویستمان بەوێ بۆ نمە کەرتی پیشەسازی پێویستی بەوێ کە هەروەکو ئێستا لەم کابینەکە لەسەوە دەکەن کە بتوانین نرخی کارەبا کەم بکەینەوە بۆی پشتگیری زیاتری کارکام بکەین هەروها دەبێت بتوانین ئەوەی کە تەواو نەکرا ئەو شوێنانێک کە خزمەتگوزاری نەگەیشتە خزمەتگوزاری بگەینە ئەو ناوچانێک کە کارگەکانی لێ دامەزراوە یان هەندێکی چاوەڕێوە دەکە کە دامەزرێت لەو ناوچانە و جگەلەوەی کەمکردنەوەی ڕۆتین لە هەموو لایەنەکانی حکوومەت بۆ نمونە بۆ ڕایکردنی مامەڵەکانی پیشەسازی و هەروها بۆ ئەوەی بتوان بەرهەمەکان بە ئاسانی بگەینە ناوەڕاست و هەرێمی ناوەڕاست و خواروی عێراق زیاتر ئەو هەمانجی ئێستا کە هەمانە لەگەر بەڕێوەبەراتی گشتی پیشەسازی بەغدا کە بەردەوام بۆی بتوانین ئاسانکاری و هاوکاری و پشتگیری خاوەن کارەکان و بەرهەمەکانی خۆمان بکەین بۆی بگەینەوە هەروەها جگە لەوەش بتوانین زیاتر کەمکردنەوەی ڕۆتین لە نێوان بازەکانی ناو هەرێمی کوردستان و دەرەوی هەرێمی کوردستان ئەمانە هەموو پاکێجێکە بە شێوەیەکی گشتی دەتوانێت کەرتی پیشەسازی بەهێز بکات لە هەر بوارێکدا بێ نەک هەر خۆراک. تەمان خۆراکی بەشێکە لە کوشتتوکاڵ دەتوانین ئەمە زیاترکە و ئێستاشکە چەند هەماهەنگی هەیە لە نێوان وەزارەتمان وەزارەتی پیشەسازی بۆی بتوانین ئەو بەرهەمانەی کە کوشتتوکاڵین هەوڵ بدرێت بیکرێتە پیشەسازی ئەوجا هەم بۆ ناوخۆ هەم بۆ دەرەوە توانین ڕەوانی بکەین. باشە بەڕێز کۆڤان جەلال بەڕێوەبەری گشتی گەشە پێدانی پیشەسازی لەگەڵ مابووی سوپاس بۆیەوە. سوپاس.